سڵاو لە بینەران و بیسەرانی ئازیز، خۆشحاڵم ئەم جارش لە پۆدکاستێکی نوێی پەیاما لەگەڵتانم. خۆشەویستان، بۆ ئەمڕۆ میوانێکی ئازیزمان بانکێش کردووە کە ئەوی شنۆ عەبدوڵڵا پێنجوێنیە. شنۆ عەبدوڵڵا سەرباری کاری ماڵداری ژنێکی لێ هاتووە لە ناو حیزبا کارەکە و لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە کارەکە و ئێستاش کاندیدە بۆ پەرلەمانی کوردستان. ئێمە باس و خواستەکانمان لەسەر ژیانی ڕۆژانەی هاوسەنگکردنی کاروبارەکانی لەگەڵ ماڵەوە چۆن ڕێک ئەخا و قسە و باسەکانمان بە ئەم بابەتانە تەرخان ئەکەین. شنۆ عەبدوڵڵا بەخێر بێت. زۆر خۆشحاڵم بە هاتنێت. خات و شنۆ پرسیار و باس و خواستەکانمان لەسەر ئەوەی کە ژنێک لە سەرباری ئەو ئەرکە قورسەی ماڵداری کە هەیەی لە ئەستۆیەتی بە تایبەتی بەخێوکردن و پەروەردەکردنی مناڵ کارێکی زۆر قورسە. بەڕێزێت هێشتا لەگەڵ ئەوانەشە کاری حیزبەتی ئەەکەی و کاری ڕێکخراوەی کۆمەڵگەی مەدەنی ئەەکەی و سەرباری ئەم هەموو ئەرکەش ئێستاش کاندیدی بۆ پەرلەمانی کوردستان. بەڕێزت چۆن ئەم هاوسەنگی ژیانە دڕێکەخەی؟ بەڵێ، بەناوی خۆی گەورەی میهرەبان، سوپاس بۆ جەنابێت بەناسخان. طبعا من وەکو ژنێک توانم بڵم 25 ساڵ بۆ 30 ساڵ لە کاری ڕێکخراوەی و حیزبایەتی و لە مەسائیلی ژنان و لە مەسائیلی خێزانە توانم بڵم بەردەوام بووم هەتاوەکو ئێستا. تەمەنێکی کەمم هەبووە کاتێک کە چوومەتە ئەو بوارەوە. سەرەتا لە ئیعلامەوە دەستم پێ کرد بەناسخان. تەمەنم 15 بۆ 16 ساڵ بوو، زۆر حەزم لێ بەوە کاتە زۆر لە کاتێکی مناڵیە دەست پێ کرد. بەڵێ، لە مناڵیە دەستم پێ کرد. 96 بوو یا 5 بوو کە چوومە ئیعلامەوە، کاتە بەس ڕادیۆ هەبوو لە هەرێمی کوردستانە گرنگی پێدرا. بۆ ئافرەتێک قورس نەبوو کە لەو کاتەیە لەو سەردەمەیە بێتەکاری ڕاگەیان، چونکە لە ناو کۆمەڵگەی کوردیان بابەتە تۆزێک لەو سەردەمەیە زۆر قورس بوو ئافرەتێک کچ بێت تەمەنێکی مناڵی هەبێ بچە لە ئیعلامە ئیش بکە و لە ڕادیۆ، چکە و کاتە ڕادیۆ زۆر گرنگی هەبوو، بیسەری زۆری هەبوو، خەڵک گوێبیستی ڕادیۆ بوو. زۆر هەوڵم ئەدا لە ناو ڕێکخراوەکەی خۆمانەوتیان نابێ بچیتە ناو ئەو بچیتە ڕادیۆ، ئەوە هەمی پیاوی لێ تۆ چۆن نەبێت و ئافرەتێکی گەنجی و وتم حەزم لێدی تکاتان لێکم ڕێگریم لێ مەکەن. وتیان بەخوا نایڵین، یعنی ئیلها هێوانەکە کە نەچم، بەڵام ئەو تاقە و توانای خۆم ئەوەندە حەزم لەو بوارە بوو، یعنی گوێم بەوە نەئەدا. وتم بەس ئێوە ڕێگەم پێبن. ئیتر وام لێ هات، یعنی بەو جۆرە بڵین مامەڵم لەگەڵا کردن تا ڕازی بوون. وتیان هەرچەند قورسیشە بەڵام قەی ناکا بچۆ. کاتێک کە چوون بەرنامەی ئافرەتانم پێشکەش کرد، پەیامی خوشکان، ئەو کاتە بەناوی پەیامی خوشکانەوە بوو، سەدایەکی زۆر گەورەی هەبوو. دوای چەند بەرنامە تقریباً 3 بەرنامەمان ڕۆژ، یعنی بەڕاستی کاریگەری هەبوو، چونکە ئەو کاتە باسی ئافرەتمانە کرد، سەتەلایت نەبوو ئەو کاتە، وەکو ئێستا با بڵین پێشکەوتن نەبوو، مۆبایل نەبوو، باشە ئینتەرنێت، ئەمانە هیچی نەبوو. ئەگەر کۆمەلگا چی بوو زۆر باش بووە. ئەزاین بۆچی؟ چونکە ئەو کاتە کەم خەڵک سەتەلایتێکی هەبووایە. ئێمە یەک کەسمان هەبوو، مامۆستا بەناز لێرەوە ڕێز و حرمەتم بۆی هەیە، ئێستاشان هاوڕێما پێمانە هودا عین نازناوی ئەوە بوو. لە ماڵیان لە چوارباغ بوو، هەفتانە ئەچوم بابەتەکانم لێوەر ئەگرت لەسەر مەسائیلی ئافرەت، کە ئافرەتە با بڵین هەواڵە جیهانیەکان تایبەت بە ئافرەتە. ئەو بڕگەیەم زۆر سەدای هەبوو لەبەرەوەی باسی ئافرەتی جیهانمانە کرد، ئەوانەی کە لە کەناڵی ئیقرا و یعنی ئەوانە کە باسی ئافرەتیانە کرد، جەزیرە و ئەوە بابەتێکیانە بوو لەسەر مەسائیلی ئافرەت لە هەموو جیهانە بە تایبەتی وڵاتە ئیسلامیەکە. ئێمە بۆی ئەکردم بە کوردی و ئەیدامێ لە ڕادیۆ ئەم خوێندەوە، سەدایەکی زۆر گەورەی هەبوو، باسی با بڵێن ئافرەتی کوردمان ئەکرد، پێشەنگی ئافرەتانی کوردمان ئەکرد. ئەنجا حتا تەسجیلێکی بچووکمە بوو بەناسخان، ئێستاش ئەو ماوە 25 ساڵ هەڵم گرتووە، حتا شریتەکانم ماوەی لە تەمەنی منون و گەورەتر ئابێ ئەزانێت کە کاتە شریتە بۆ ماخستە ناو کاسێتەکە و ئەچوین، یعنی زۆر کەم مەسەلەن ئەگەر پارێزەرێک کە بویستە زەحمەت بوو دەستێ بکەوێ، دکتۆرێک بۆ نمونە، یاخود ئەوانەی کە لە هەر بوارێکە ئیشیانە کرد، ئێمە ئەچوین ئەگەڕین تا ئەماندۆزی و مقابلەیەکمانە کرد، دوای هاتینەوە لە ڕادیۆ سەوتەکەیمان مۆنتاژە کرد و یعنی بڵاومانە کردەوە. سەدایەکی زۆر گەورەی هەبوو، یعنی من مەبەستم ئەوەیە لە تەمەنێکی زۆر کەمەوە دەستم پێ کرد و تا ئێستاش من هەر بەردەوامم. ئەوە بەڕاستی من شانازی پێوە ئەەکەم و توانیمە ڕێکی خەم، یعنی دوای ئەوەی کە هاوسەرگیرم کرد. ڕەنگە لە تەمەنی چەنە هاوسەرگیری؟ لە تەمەنی 24 ساڵیە هاوسەرگیرم کرد
ئەو کاتە با بڵێن تەلەبەی پەیمانگا بووم من هاوسچکە دووسێ ساڵم فەوتا بەهۆی کاری حیزبایەتی و ڕێکخراوەی ئەوە تقریبان 3 ساڵێکم فەوتا ئەو کاتە تەلەبەی پەیمانگا بووم تر دوای ئەوەی کە خۆی ئەگەر لە پێش هاوسەرگیری ڕەنگە ئەم ئەرکە قورسانە بۆ تۆ ینی ئەوەندە ئەم شتانی کە ئاڵۆز نەبێ بەڵام کاتێک کە هاوسەرگیری ئەەکەی ئەتوانم بڵم زۆر قورس ئەبێ بابەتەکان بەتایبەتی لە دوای مناڵ بوون طبعاً حتا مناڵیش نەبێ ئەتیادی بەس کاتێک کە مناڵ هاتە ئاراوە ئیشەکان قورستر ئەبن بۆیە من 5 مناڵم هەیە 4 کوڕ و کچێکم هەیە زۆر سپاس بەڕێزی لەبەرەوە توانیم یعنی ئەو کاتانی خۆم تەرخان بکەم یعنی ئەگەر تۆ ئافرەتێک ئەوەندە ئیش و کارت هەبێ ئیشی ڕێکخراوی ئیشی حیزبی مەسەلەن ئیعلامم ئەکرد حتا من خۆم لە با بڵێن لە بواری تەندروستیە ئیشمەکڕ و تەوعیەی سەحی با بڵێن محاضرات بە قوتابخانەکان ئەڵێمەوە ئەمانە هەموو ئەرک بوون بۆ من سەرباری ئەوەی ماڵ مناڵ میوان کە من بەڕاستی لە ماڵی باوک ماچکە باوکم کوێخا بوو میواندار بوون زۆر کاتێکیش کە هاوسەرگیرم کرد بە بۆنی هاوسەرەکەم و ئەویش بەڕاستی میواندار بووین یعنی هەموو ئەمانە زۆر جار بڕوا بکە لە ئیشی ڕێکخراوەی یابووم لە کۆبوونەوە یابووم هاوسەرم تەلەفۆنی کردوتی ئێوارە میوانمان هەیە وتمە زۆر ئاتیادیە چەند کەسن ڕەنگەتی 15 بۆ 20 کەسن فریاکە وتم ئافریاکەم لە کۆبوونەکەشم تەواو کردووە هاتوومەتەوە چوم ئیشتیشم کڕیوە و خواردنەکەشم ئامادەکرۆ لە کاتی خۆیە ئەمە خۆڵکێشانی ئەمە ئەوەیە کە تۆ ئافرەتە ئەگەر بیەوێ کاری ڕێکخراوەی و حیزبی و دەرەوە و دەوام و مناڵ و میوان و هەمومانە بکە ئەبێ کاتی بۆدانە ماندوو ئەبی زۆر ماندوو ئەبی یعنی بێت لە خۆت ببووری کاتەکانت ڕێکخەی یعنی ئەگەر تۆ ئەمانەکەی بەڕاستی ناتوانانی ئیشەکانت هەموو ئەمیشانە لە خۆ بگری فترەی شالە و ماوەیەک دوای ئەوەش بەڕێزت تەلەبەی مامۆستا ئەحمەدیش شەریعە و مامۆستا مەلا عەبدوڵڵا چوارتایی بە ڤیدۆیەکتان هەیە ئەو باسێکی و ڤیدۆیە بکەی چۆنی بوو بەڵێ کاتی خۆی من بەڵێ تەلەبەی ئەوان بووم تەلەبەی قورئان و فقهی ئیسلامی کە لای ئەوان خوێندومە مامۆستا مەلا عەبدوڵڵای چوارتا و مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە لە هەردووکیان سەرەتا لای مامۆستا مەلا عەبدوڵڵا خوێندم کاتی خۆی کە من مناڵ بووم لە بنەڕەتی بووم باوکم ئەیناردین بۆ مزگەوت بۆ ئەوەی کە قورئان بخوێنی چکە وەکو ئێستا سەنتەر ئەوانە نەبوو مزگەوتی گەورە بە حکمی ئێمە نزیک بین مامان لە کانیسکان بوو کاتە پێش زەواج پرۆسی زەواج مناڵ بووم تەمەنم 10 ساڵ 11 ساڵ بوو کە من چوومە ئەوێ 3 جوزم لەوێ خوێند لای مامۆستایەکی ئاینی لە مزگەوتی گەورە دوایی کە ماڵمان لەوێ نەما هاتینە مەجیبەر مامۆستا مەلا عەبدوڵڵای چوارتا یعنی هاوڕێیەکی باوکم بوو یعنی زۆر هاوڕێ بووم پێکەوە نردمی بۆ لای ئەو چونکە هی ئەو منتیقەیە هەمووی مامۆستا مەلا عەبدوڵڵا بە کچ و بە کڕۆ دەرسی قورئان و فقهی پێ ئەوتن من وتم باوکە کەوتێ بێ بچی بۆ لای وتم من قورئانە خوێنم نا ئەم زۆر باشە بێ بچی بۆ لای ئەو کاتێک کە چوون بۆ لای وتی چەند جوزئت خوێندوە وتم مامۆستا 3 جوزم خوێندووە لە مزگەوتی گەورە وتی بڕۆ ڕەسەر ئەلحەمدولیللا وتم ئاخر مامۆستا خوێندوومە وتم لە جوزی 4ەمەوە پێم بڵێ وتی نابێت بڕۆ ئەلحەمدولیللا کەچوم ئەتەمان زۆر بێتاقەت نەخۆش من ئەمە ناکەم چونکە لەو تەمەنە مناڵەیە تۆزێ قورس کە چوومە لای وتی بێ بچیتەوە سەر ئەلحەمدولیللا کە وتم بسم الله الرحمن الرحیم را بەعتیادی تێمە ئاسێ جوزت خوێندووە قسێکی پێوتم قەینا قسەکەی ناڵم لێرە بۆمان باسکە وتی ئەیڕۆڵە پشتشکێ وڵا کچی خۆم ویتایسە بەدار پشت مەشکاندی هەر ئەوە ئەهاز هین بوو تۆزە توندی تیا هەبوو بەڵام ئەو توندی مامۆستا مەلا عەبدوڵڵا بۆ ئێمە بەڕاستی زۆر مهم بوو لەبەری فێری کردین بۆ من ئێستاش دوعای خێری بۆکەم هەر کاتێکیش قورئان ئەخوێنم من ختمەی بۆ ئەنێرم ئەوە چەند ساڵێکە لای ئەو تەواوم کردووە بەردەوام ختمەی بۆ ئەنێرم بەڵێ ئەی چۆن وتی ڕۆڵە گیانوا نابێ ئەبێ بڵێ بسم الله الرحمن الرحیم ئاوا دەستم کرد بە گریان وتی بۆ ئەگریت مامۆستا من چۆنە بێ وتی ئەبێ ئاوا فێربی وانە بێ فێر نابێ و تۆی ئەخوێنی غەڵەتە ئاوا هێنام بە 5 ساڵ هەموو قورئانی پێچاوە کردم باشە ئەنجا دوای چوومە لای مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە لای ئەوش فقم خوێن وتی تۆ لای من تەواو کرە بێ لای ئەوی جارێکی کە دەست پێ بکەیتەوە لە ئەوەڵەوە وتم مامۆستا سەد شکر بەوەی کە 3 جوزئەکەم خوێن هاتم بۆ لای جەنابەت یعنی ئێستا سەر لێنە دەست پێ بکەمەوە وتی بەڵێ ئەبێ بچی لای ئەویش دیسان چوومە لای مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە لای ئەویش تەواوم کرد واتە هەردووکیان مامۆستای خۆم پێت وایە لەو سەردەمی مناڵیە حوجرەکان
و مزگەوت زۆر کاریگەری هەیە لەسەر بنیەتی مناڵ و پەروەردەکردنی مناڵ و حتا لەو تەمەنەیە زۆر گرنگە بابەتی ئاینداری بخوێنرێت بڕواب کە بە ناسخان هەتاوکە ئێستا کە خاوەنی 5 مناڵم گەشتمەتە ئەم تەمەنە ئێستاش کاریگەری ئەو کاتم لەسەر ماوە بۆ لەبەرەوەی ئەوەندە جوان پەروەردەیانە کردین ئەوەندە جوان شتەکانیان پێ ئەوتین ئەوەندە جوان قورئان چۆن بخوێنیت چۆن دەست پێ ئەەکەی يعني فقه إسلامي حتى بابا كان بابي طلاق بابي ميراث بابي طهارة حمو أمانة استشهموا لذهن معنا ما حتى كتاب خيرنوا لا إما وكو فرز وابو أو ما مصانع بيانو تنكتبي كان أيني أم كتابة أبي أم حفتي طوابي كي حفتي دهاتو كهاتي دو بوش مشارح كي نكانو خند بيتوا أبي شرحي كي بزاين باسي شي أكا ألوي وإما بويا حتى وكو استجمن تامزور كتاب خيرنوا بۆ چونکە بناغەکەم لە مناڵیەوە ینی بەڕاستی دانرا بۆیە تا ئێستاش ئەو کاریگەریانە لەسەر کاریگەری هەیە لەسەر وشیاری ئافرەتان و ژنان طبعاً وایە ئەی چۆن ئێمە زۆری نەمان لەو کاتەیە کە ئەو بابەتانەمان خوێندەوە ئەو دەرسانەمان خوێندەوە تێکەڵی مزگەوت و حجرە و ئەوانە بووین بەڕاستی زۆر کاریگەری هەیە بۆ کاریگەری لەسەر ژیانی هاوسەری چی بوو دەرس خوێندن چوونە دەرەوەت کاری فێری ئەوەی کردی کە ڕێز لە هاوسەرت بگری فێری ئەوەی کردی کە ماڵداری بکەی فێری ئەوەی کردی کە ڕێز دەکە سوکاری هاوسەرت بگری محیبەتی بۆ ینی محیبەتیان پێ بدەی خۆشەویستی دروست بکەی فێرەوەی کردی کە ژن و مێرد یعنی چی پێکەوە خۆشەویستی ئەم دوانە مەوەدە و ڕەحمە پێکەوە یعنی چی لە مابینی ژن و مێردا ئەگەر ئێمە ئەمەمان نەخوێندا بەڕاستی نەمانەزانی ژیانی ژن و مێردایەتی بۆ لەبەرەوەی هەر خەریکی یعنی لە تەمەنێکی مناڵەوە بۆ نمونە خەریکی ئیشی حیزبی ئەوانە بووین بەڵام لەو لاشەوە کە ئەم بابیان پێ ئەوتین کە وشاریان ئەکردێنەوە لە مەسائلی خێزان لە مەسائلی بابەتە کۆمەڵایەتیەکان لە مەسائلی ڕێزگرتن لە گەورە ڕێزگرتن لە بچووک هەموو ئەمانە بەڕاستی ئێمە دەکردین کە خێزانێکی باش با بڵێن بەرهەم بهێنین خاتوشنە بەڕێزێت لە کاری ڕێکخراوی دژی تونند و تیژی ژنان ئیشەکەی ئەو تونند و تیژیانە چین کە بەرامبەر بە ژنانەکرێت چی وای لێ کردی بچیتە ئەم لایەنەوە کە ئیش بۆ ئەو بکەی کە دژی تونند و تیژی دژی ژنان ئیش بکەیت ئەزین چۆنە من 25 ساڵ زیاترە لە مەسایلی ڕێکخراوی لەناو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەو کاتە بە ناوی کەتی ئافرەتانی موسڵمانی کورد بوو کە لە ساڵی 92 دامەزرا بەڕاستی بە ئەو سەردەمە قورس بوو بەڵام ئێمە وەکو ڕێکخراوێکی ئیسلامی توانیمان ئەو ڕێکخراوە دروستکەین چونکە زانیمان غیابێک هەیە کە لە بەرامبەر ئێمە یا ڕێکخراوی تری ئافرەتان هەیە دژی دین دژی کولتور دژی ڕەوشتی تۆ ئیش ئەکەن بۆیە ئێمەش بە گرنگمان زانی ئەو کاتە ڕێکخراوێکی ئیسلامی دروست ڕێکخراوانە زۆرن کە دژی کولتور بەڵێ زۆرن لەو کاتەشا هەبوون لەو کاتەدا ئەتوانم بڵێم زیاتر کاریگەریان هەبوو لەبەرەوەی زۆر دژایەتی دینیانە کرد زۆر دژایەتی ئافرەتیان ئەکرد بەوەی کە دژایەتی حیجابیان ئەکرد حتا منێکێک بملوانی کە بەهۆی مەسائیلی حیزبایەتی و دیفاعکردن لە ئافرەت و ئەمانە کە شەشم تەواو کرد زۆر حەزم بە ئیعلام بوو ڕێگریان لێکردم لەوەی کە ئیعلام بخوێنم چکەوتیان تۆ زۆر لەسەر مەسائیلی ژنان ئانووسی لە دژی ئێمەشت ئەەکەی ئەو کاتە ینی بەریەکەوتنی هەبوو لە ناو حیزبەکانە ئێمەش لە حیزبێک و ڕێکخراوێکی ئیسلامیا بووین بۆ ئێمە و کاتە قورس بوو بۆیە تونند و تیژەکان بەرامبەر بە ژنان هەر لەو سەردەمەوە سەری هەڵدا لە دوای ڕاپەڕینەوە توانم بڵێم کێشەکان زیای کرد بە ئێستاشەوە ئەتوانم بڵێن ئەو تونند و تیژیانی کە لەو سەردەما هەبوون لەگەڵ ئەوەی کە ئێستا هەیە بەڕێز لەو زەمەنەوە دەستت پێ کردەوە بۆ ئێستا لە ئێستای شابەردەوامی جیاوازیەکە چییە جیاوازی هەیە لەو کاتەیە جیاوازی بەرامبەر بە ئەو جیازی ئەوە بوو کە لە بەرامبەر بە تۆیان قسەیان بە ئیسلام ئەوت قسەیان بە دین ئەوت قسەیان بە ڕێکخراوە ئیسلامیەکان ئەوت قسەیان بە حیزبە ئیسلامیەکان ئەوت یعنی ڕێگریان لە زۆر شت لێ ئەکردی حتا نیان هێش بخوێنی لە زانکۆکان لە پەیمانگاکان ئەگەر زۆر ئەوە نەبووی تا ینی بێبەش ئەبووی لە خوێندن دژایەتێکی ئەو تویان ئەکرد بەرامبەرت بەڵام ئێستا ئەتوانم بەڵام ئاراستەکەی جیاوازترە بەوەی کە ئەو دژایەتیانی کە ئەکرێ بەرامبەر بە ژنان ڕێکخراوی تایبەت دروست ئەکەن باشە ئەم ڕێکخراوە ئیش کە کۆمەڵگەتێک بدان نەک تونند و تیژی بەرامبەر بە ژنان ئەو بخەرە ئەو لاوە تونند و تیژەکە یعنی ڕێکخراو ئێستا دروست بووە کە ئێوێ خێزان لەبەر یەک هەڵبۆشێنێ باشە ئەوێ کچان و کوڕان بەناڕێدا بدات بەو ئاراستەیە کە بەرنامەیەک و پلانێکی ڕۆژئاوایە لەسەر تاسەری دنیاە کە یعنی بەرجەستەی بکەن و هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەوە هێناویانە هەرێمی کوردستانەوە بەڵام ئەوە ئێمەین وەکو ڕێکخراوە ئیسلامیەکان ئێمەین وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ئێمەین کە وەکو لایەنی دیندارەکەی ڕێگریمان لەوانە کردووە کە
ئەم بابەتانە بڵاو نەکەنەوە بۆ ئەوەی کە خێزانی کوردی لەبەریەک هەڵنەوەشە و کە ئەوان ئامانجیان ئەوەی ئەمە یەکێکە لە توندوتیژیەکان کە بەرامبەر خێزان بەرامبەر بەتاک بەرامبەر بە کۆمەڵگە یانێ بیکەن. پێت وایە ئێستا ئەو توندوتیژیانەی کە لە ناو خێزانەکانە هەیە و لە ناو دەرەوەی خێزانەکانە هەیە چییە بەرامبەر بە ژنان و کچانە کرێ لە ناو ئایا هەر پیاوانن یاخود ژنان خۆش ئێمە کاتی خۆی کە ئەم دنیای پێشکەوتن نەبوو مۆبایل و ئینتەرنێت و ئەمانە نەبوو ئەو توندوتیژیانەی کە ئەکرا زۆر کەس یعنی ئاشنا نەبوو پێی باشە یعنی لە ماڵەکەی خۆیاندا ئانیشت ئەیون من حەقی ئەوانم نییە لە بڕێ من خێزانی خۆمم پەروەردە کرد و کچ و کوڕانی خۆم پەروەردە کرد و لەوە بە دوورە فعلەن وابوو بەڵام ئێستا کچ و کوڕەکە لە ناو جەرگەی ماڵەکەی توندوتیژیەکە با بڵێن لادانەکە هاتۆتە ناو ماڵەکەی خۆت یعنی ئەگەر تۆ ئەمە بە دوور نەگری بەڕاستی کێشەکان زیاتر ئەکەن مەسەلەن من کچم هەیە یەکێکی تر کوڕی هەیە بۆ نمونە کچ و کوڕمان هەیە یعنی لە ژووری نووسنەکەی خۆیان ئەوانی کە ئەوان ئێ ئەو بەرنامانی کە ئەوانێ ئەو پلانانی کە ئەوان ئەیانێ لە ژووری نووسنی کچ و کوڕەکانمانە هەیە یعنی بەبێ ئەوێمە پێی بزانانی ئەڵێن قەیناکە بۆ خۆی ئیسراحەتەکان بەس لە ناو خێزانە توندوتیژیەکان چین مثلەن خوشک و براکە بەیەکەوە باوک مرد برا بەرامبەر بە کچان و ژنان چییە ئەوە نابێت تعمیمیکەین ئەڵێن بەشێک لەم توندوتیژیانە هەیە لە هەرێمی کوردستان بەڵکو خێزانی تۆکمەشمان هەیە بە ناسخان بە معلوماتێ یعنی ئەو ڕێز و احتیرامە ئەو کولتورە جوانەی ئێمە لە ناو کوردەواریە ئێستش ئەبێ ئێمە شانازی پێوە بکەین کە ماوە بەڵامەوەمان با بۆ ئەوەی کە لە پێشووترە ئێمە هەر بە ئێستا شەو بە پێشووتریشەوە ژنانێکی زۆری ڕەسەنی کوردیمان هەیە کە بە شێوازێکی لێ هات و بە شێوازێکی جوان خێزانی خۆیان و خۆشیان جوان پەروەردە ئەکەن بۆ ناو کۆمەڵگا جیاوازی ئێستا دیاردەیە کە دروست بووە بە کاڵاکرد لەم سەردەمایە بە کاڵاکردنی ژنانە لە ئێستا ژنان چۆن و لە پێشووترا کولتوری چۆنە ژن لە هەموو سەردەمێکە یعنی ئەو پەروەردەیی کە تایەتی ئەو ژینگەی کە تایەتی دەور ئەبینە واتە مەگەر پەروەردەیەکی جوانمان هەبێت بۆ نمونە ئێمە کاتی خۆی کە باسم کرد لە سەرەتاوە لە دەوری قورئان و لە حوجرەکانە پێگەێنراوین و ئێستش کاریگەریمان هەیە لەسەر ئەو کۆمەڵگەیە ئەو سەردەمە بۆ کە ئێمە و پەروەردە بەڕاستی دەور ئەبینێ وە ژینگەکەش دەور ئەبینێ ڕاستی ئێمە لە پێشترا ئافرەتانێکی زۆر باشمان هەبووە کە قودوە بوون بۆ میلەتی کوردێکی لەوانە حەفسەخانی نەقیب بووە کە ئەم ئافرەتە لە ساڵی 20ەکانە ماڵ و ماڵ گەڕاوە کچانی دەرهێناوە لە ماڵ کە بێن لە مەکتەبەکەی منا بخوێنە قوتابخانەیەکی کردو کە بخوێنێ ئەمە بۆ سەردەمێک لە ساڵی 20 لە سەدەی 20 بەڕاستی زۆر قورس بووە ینی خەڵک کچی نەئەنار بە ئەو کاتە بۆ نمونە کچەکەی مفتی پێنجێنی حتا ئێستش ماوە شعرێکی جوانی هەیە لە کاتی خۆی کە باوکم نردمی بۆ مەکتەب لە ساڵی 50کانە منطقەی پێنجێن و ئەوانەی کە بڵێن باوکمیان ناسیوە زۆر لۆمەیان کردو حتا یەکی لە شارەکانی ئەڵێ کچێکم هەیە لە پۆلیسەیە خوشکی هەنار و لیمە و بەهەیە هەتا نیوەڕۆ خوێندەوارمە لە پاش نیوەڕۆ کاسبکارمە یعنی ئەمە بۆ کچەکەی نووسیوە بۆ لەبەر ئەوەی بۆ سەردەمی قورس بووە کە کچێک بچێتە بەر خوێندن چکە ئەو کاتە هەروە بۆ پێ بگەیشتایە باڵغ ببوایە ئیتر ئەیاندا بە شوو ئەیانوت کە ئافرەت پێویستە شوو بکا و ماڵ و مێردی خۆی بکات و مناڵ بخاتەوە مناڵ بەخێوکە ئەمە ئیشێتی بەدەر لەو بۆی نیە بچێتە دەرەوە خوێندەواری بزانێ ئەو خێزانە پەرتەوازە ئەبێ یعنی ئەمە بەڕاستی تا ئێستش با بڵێن ئافرەتانێکمان هەیە ڕەمزن ئێستا من ئافرەت ئەناسم بڕوا بکە وەکو پیاو لە ناو مەجلیسەکانە دائەنیشێت باشە ڕەئی هەیە بۆچوونی هەیە یعنی گەورەکان پیاوەکان پرسی پێ ئەەکەن کە ئێمە چی بکەین چۆن بکەین حتا لە مەسائیلی بۆ نمونە ئاشتەوایی لە مەسائیلە کۆمەڵایەتیەکان لە مەسائیلی هاوسەرگیری پرسیان پێەکەن بۆ لەبەر ئەمانە قدوەن ئەم ئافرەتانە قدوەنە بێ ئەمە شانازیان پێوە بکەین مەرجنە ئێستا ئەمە لە دنیای سۆشال میدیا و لە دنیای پێشکەوتنای ئیتر ئەو شتە بچووکەی کە ئەبین لێ بڵێن هەمووی خراپە نه کاتە بەڕای تۆ پێت وایە کە ژنان لە هەموو بەشەکانی و سێکتەرەکانی چ لە دەسەڵات چ لە کۆمەڵگا چ لە ژیانە هەبن کاریگەریان هەیە لەسەر ئاشتی لەسەر پەروەردەکردن لەسەر پێشکەوتنی کۆمەڵگا من هەمیشەم قسەیەکە مەڵم ڕۆژ ئاوایەکان قسەیەکی جوانیان هەیەڵێ ئەگەر ئافرەت لە کایەکانی ژیانە دەربێنی ژیان هیچ مانایەکی نامێنێ یعنی ئافرەتە سەرچاوەی هەموو بابەتەکان یعنی ئەگەر تۆ ئافرەت
نەبێتە قدووە بۆ کۆمەڵگا ئەها ئەڵێ لە ناو خێزانە ئەگەر ئافرەتێک فێر ببێ مناڵەکانیشی فێر ئەکە باشە ئەگەر خوێندەوار بێ مناڵەکانی فێری خوێندەواری ئەکە ئێمە ئەڵین ئافرەت چەند مناڵی هەیە بۆ نمونە دوانی هەیە سیانی هەیە تا پێنجی هەیە کوڕە شەشی هەیە بۆ نمونە ئەم ئافرەتەن لە ماڵەوەیە ئەم مناڵانە بەخێو ئەکا بەڵام کاتێک کە ئافرەتێک لە دەرەوە ئیشەکە یەک ئیش ئەکە بۆ نمونە ئەگەر من پارێزەر بم ئیشی پارێزەرایەتیەکەم ئەگەر دکتۆرە بم ئیشی دکتۆری ئەەکەم بۆ ئیشی ڕێکخراوی ئەەکەم ئیشی ڕێکخراوی لە دەرەوە ئەەکەم بەڵام ژنێک کە لە ماڵەوەیە و 5 مناڵی هەیە و 4 مناڵی هەیە هەموو ئەمانە ئەکات دکتۆرەیە بۆ نمونە بۆ مناڵەکانی پەروەردکارە بۆ مناڵەکانی دەرون ناسە بۆ مناڵەکانی باشە یعنی ئیتر لە هەموو بابەتەکانە ئەم ئافرەتە کۆڵەکەیە بۆ مناڵەکانی ئەتوانی پەروەردەیان کە بە پەروەردەیەکی باش یعنی تۆ مناڵێک بتوانی بهێنیتە دنیا و پەروەردەیەکی بە باشترین پێشکەشی ئەو کۆمەڵگەیەکی کەواتە گەوت طبعاً وایە کەواتە تۆ ژنێکی سەرکەوتوی توانیتە ئەو کەسە پێشکەشی کۆمەڵگە بکەیت وا نەزانین کە ئێمە لە ژنی ماڵەوەین ئیتر تەواو نە بەڵکو ئەرکی قورسترە لەوەی کە لە دەرەوە ئیشەکە هەرچەند ئێمەش کە لە دەرەوە ئیش ئەەکەین ئەرکمان قورسە بەڵام ئەبێت تۆکو پێم وتیت ینی بابەتەکان ڕێکخی کاتەکان ڕێکخی بزانی چۆن ئەبێ بەڵام هەندێک ژن هەیە حەزی بەم ئیشانە نییە حەزی بە ئیشی ڕێکخراوەی و دەرەوە و ئەها ئەوە نییە تەنها ئەوەی ئیشی ماڵی خۆی ئەکا لە نێو ماڵەکەی خۆیاتی ئەمەش پرۆسێکی زۆر خاتوشنەوە یەکێک لەو قورسانی کە لەسەر ژیانی بەڕێزت هەیە هاوسەری بەڕێزت سۆران عومەر بەهۆی کاری پەرلەمانتاری بەهۆی ئەوەی کە دژی دەسەڵات و نادات پەروەریە تا ئێستا هیچ توندوتیژیەکیان هیچ مەترسیەک لەسەر ژیانتان هەبووە ئەرکی تۆ چۆن قورستر بۆ لەو ڕۆوە ئەتوانم بڵێبێتە دوو پرسیار وەڵامی هەردوو باشە من لە ماوەی 23 ساڵ کە هاوسەرگیریم کردووە لەگەڵ سۆران عومەر کە ئێستا ئەندامی پەرلەمانی عێراقا ئەتوانم بڵێم لەو ساتەوە هەتاوەکو ئێستا ئێمە هەڕەشەمان لەسەرەوە ئێمە ژیانمان لە ناڕەحەتیایە ئەو هەڕەشانە چی؟ بۆکی 2 مانگ بووم ینی ئەمە هەروەکو هینەگەی گەرمەوە تازە هاوسەرگیریم کرد بوو بۆکی 2 مانگ بووم خەڵک هێشتا ئەرها بۆلام بۆ پیرۆزبایی ئەو کاتە حیزبەکان بەریەکەوتنیان هەبوو ئێمە لە حیزبێکی ئیسلامی بووین ڕۆشت 3 مانگ نهاتەوە یعنی تەسەور کە بەناسخان لەو کاتەوە من ژیانم ئاوایە لەگەڵی لە ماوەی 23 ساڵە ئەمە زۆر جار لای هاوڕێکانی و لای دۆستە خۆشەویستەکانم ئەگەرمەوە تووشی شۆکە بنەڵێ چۆن شتی وابێ هەموو ڕۆژێ لە ماوەی 23 ساڵە ئەو هاوسەرم کە سۆران عومەرە چووەتە دەرەوە ئێوارە بەتمای نەبوو دڵۆچی بە سەلامەتی نێتەوە ئانی 23 ساڵە من ئاوت لە دڵڕاوکی ئاژیاوم لەگەڵیە بۆم بیان بۆ دانێن لەبەر دەرگای ماڵەکەمانە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیمان هەبوو لە تورکیا وەکو ڕۆژنامەنووس بانکرای هاتینەوە ئەو ڕۆژە لەبەر دەرگاکەمانە ئەمەندەی بین بوو بۆمبەکە لەناو دەبەیەکی نەوتادایان نابوو یەک تۆستر بڕۆشتایە هاوسەرم ئەتەقیەوە باشە بۆم بیان بۆ دانێن هەڕەشیان لێ کردین هاتنە سەر ماڵمان بڕواب کە ئاهاتن ئەوە ینی ئیتر جلەکانی جلی ئافرەت عیبەتەوە بگەڕێ بزانی چیتیا و چیتیان نییە یعنی دەربەدەریمان چەشتووە لەم ماڵ بۆ ئەم ماڵ لەم شار بڵێن بۆ ئەو شار یعنی ئەوەندە ناڕەحەتیمان چەشتووە ئەوەندە نەبوونی ناڕەحەتی یعنی ئیتر زۆر زۆر شتمان ئەو هەستانت چی تۆ بوو بە تایبەتی کە دایکی مناڵت هەیە ئەو مەترسیانە لەسەر ژیانت بوو ئەزین چۆنە ناخۆشە تۆ کاتێکە هاوسەرگیری لەگەڵ کەسێکاکەی کەسێکی سیاسی ئەبێت چاوەڕێی هەموو ئەمانەش بکەی کە بێتە پێش منیش کاتێک هاوسەرگیریم لەگەڵ کرد پێی وتم من قبولمە حتا یە قسەم کرد لەگەڵی وتم ئەگەر نانێکمان هەبێ تۆ ناڕاستەکەی بخۆم قەراخەکانی خۆم ئەوەندە پێی شکر ئەبم چکە من باوکم کوێخا بووی منطقەی پێنجوێن خانەدان بووین دەوڵەمەند بووین وتم من ڕازی ئەبم ئەوەندە ینی ها لە ناو ئیعلاما ئیشمان ئەکرد کتێبمان ئەخوێندەوە ئەمە ماڵیشم نەبێ کێشەم نییە من لەسەر کتێبەکان ئەخەوین یعنی لە بابەتێکی ترا کێشەمان نەبوو پەشیمان نیت کەواتە پەشیمان نیم بارودۆخێک کە دێ بەسەرتا هەتا ئەو ناڕەحەتیانە نەچەژی هەتا نەبوونی نەچەژی قدری ئەوەی کە ئێستاتیایەتی نایزانی پشت و پەنای شنۆخان نەبووە تەسەور کە ڕەنگە سۆران عومەریش بۆ شازە ئەوەندە کاریگەر و سەرکەوتوانە نەبووە چونکە بەڕاستی بارودۆخێکی قورسە و ژنیش ینی زۆر کاریگەری لەسەر کەوتنی من یەک شتە پێ بڵێم بەناسخان لەسەر ئەو قسەی جەنابەت بڕوات هەبێ ئەو سەردەما ئەوەندە ناڕەحەت بووە
هاوڕێی خۆی هەبوو لی دوور کەوتۆتەوە دێتی لەبەری تۆ زۆر ترسناکی من ئیتر ڕەفیقایەتیز ناکەم بە تاقی تەنیا من لەگەڵی مامەوە باشە ئەمە بۆ ژنێک قورسە من پشگیرم کرد من لەگەڵی مامەوە من دڵخۆشیمە کرد ئەمە هاوڕەکانت گیان هێشتی کە سوکار بۆ منە دەوربەر گیان هێشتی بەڵام من قەتجێت ناهێڵم هەتا مردن لەگەڵت ئەبم بردیشمە سەر سپاس بەخوای گەورە بەڵێ وایە بەشێکی ڕاستە جوودی خۆی بووە بەڵام بەشێکیشی ئەو پێشکەوتنە من لەگەڵی ئەو هەستو ناڕەحەتی و ترسناکی کە لەسەر ژیانتان هەبووە 23 ساڵە بەو شێوازە ئێستا چۆنە بەڕێزت خۆت کاندید کردو بۆ پەرلەمانی کوردستان ناترسی هەمان ژیانی تۆش بە هەمان شێوە بەیان چی وات لێکە بەڵام من لەم مانگا کە بانگەشەی هەڵبژاردنە ئیش لەسەر و بابەتاناکەم کە هاوسەرم لە خولی 4 و 5 پەرلەمانە نەیان هێش حەسانیان لێ سندۆ نەیان هێش تەواوی بکە یەکێک لە ڤیدۆکانم باز لەوە ئەەکەم کە ئەڵێت ئەوەی کەم تۆ تەواوت نەکرد من لە پەرلەمان بۆ تەواو ئەەکەم حتا پیان وتبوو تا خۆت بووی لەوێ ئەمە گیرمانخوا بەدەستەوە ئێستا خێزانت ئەنێری لەبەرەوە ئەو بابەتانی کە ئەو بۆی تەواو نەکرا ئینشاءڵڵا لە خولی شەشەمی پەرلەمانە ئەگەر ویستی خوای لەسەر بۆ چوینە ئەوێ من تەواوی ئەەکەم هەمیشە سەرکەوتو زۆر سپاس شنۆخان کە ئەمڕۆ میوانمان بووی لە کاتمان گرتی زۆر سپاس بۆ شنەوە عەبدوڵڵا پێنجێنی سپاس ئازیزانم کە گوێگرمان بوون کە بینەرمان بوون هەر شاد بن